قسەمان لەسەر کوالیتی جگەرە کرد دینە سەر لایەنی بازرگانیش بەداخەوە من لەگەڵ بەشی زۆر لە بازرگانەکان قسەم کرد گلەیی ئەوەیان هەبوو کە بازرگانیکردن بە جگارە سانسۆری زۆری لەسەرە یعنی تا ڕادەیەکی بێتام چۆن بێتام لە هەولێر ناتوانانی بیبیت بۆ سلێمانی لە سلێمانی ناتوانانی بیبیت بۆ دهۆک لە دهۆک ناتوانانی بیبیت بۆ هەولێر دەبێ لە ڕێی قاچاغەوە مامەڵە بە پاکەتەکان بکەیت بە جگەرەکان بکەیت کە بەڕاستی ئەمەش جێگای پرسیارە ئێمە بەشی زۆر لەو جگارانەی کە دێت چ بەوەی کوالیتی بەرزەوەی کوالیتی نزمە پارە دەدەن بازرگە وەکو خۆیان باسییانەوە دەکرد پارە دەدەنە حکوومەت گومرگ دەدرێ بەڵام کە داخلی سلێمانی دەبی ڕێگا نادەن بێتە هەولێر لە داخلی هەولێر دەبێت ڕێگا نادەن بچێتە دۆ کە جێی پرسیارە بەڕاستی یانی ئەمە یەکەم جارە وەکو کوردستان 24 لەسەر بابەتێکی وا هەستا ینی هەستیار پەیوەندیدار بە تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرنامە بکەین دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری میوانمە دکتۆر ئەوەی کە من بەڕاستی دەمێ وەڵامەکە وەربگرمەوە بەشی زۆر کەس دەڵێن ئەو پاکەتانەی کە گرانبەهانین هەرزانن لە بازار تێچوەکەیان زۆر کەمە کە بە 150 دینار 250 دینارە بۆ هەر پاکەتێ دەڵێن لە کاغەز دروست دەبێ لە پاشماوەی دەریاکان دروست دەبێت ڕاستی ئەو مەسەلەیە چیە بەپێی لێکۆڵینەوەی جەنابتان بێگومان دیارە قسەکانیان ڕاستە لەبەر زۆر قسانە ناکرێتن لە خاشاک دروست دەکرێت بەڵێ خۆی لەناو خۆی خاشاکە بەڵام لە بەرگێکی جوانیان بۆ کردووە براندیان لێناوە لە ئێستا لە کوردستان چەندین کارگەشەیە کە پێیان دەگوتری فری براند بە خۆت جەنابەت دەتوانێت بچی هەر ناوەک لەو ناوانەی بەدڵتە لەسەر ئەو پاکێتەی بنەی ئایا تایبەت بی بە ناوی خۆت یانش ئەوانی کە باسییان دەکرد یان گوت کۆپیە و یان دەیان گوت کۆپی کرایە یان تەقلیدە یان دەرەزەدووە دادەندرێ خۆی لە خۆیدا جگارە بەکارهێنانی جگارە ئەساسەکەی ئاڵۆدەبوونەکەیتی کە معتاد بوونەکەیتی کە معتاد بوونەکەش لەسەر ڕێگرەکە لەسەر کاغەزەکە و بەرگەکە و فلتەرەکەی نییە لەسەر نیکۆتینەکەیتی ئێستا چەندین کارگە و چەندە بازرگان لە هەولێر زبل دەینن هەر شتێک زبل ئەوەی لە ناو زغارەکاندا هەیە زبلە بۆ ئینسان بە زبلیش پیشترە وەڵەوە هەندێک زبل هەیە فرۆ دەدرێت ریسایکلینگ دەکرێتەوە بەکەلک دێ بەڵام ئەو زبلی دەریایەکان و کەونە کاغەزە وەک زغارە بۆت دەکەن بەڵام لە ناوە جگارەی لە جاتی تووتن دابدرێت کاغەزانە دێ نیکۆتینی قەترەداری تێدەکەن زۆر باشە دکتۆر محەممەد دکتۆرە شرۆڤەکارە ئاگاداری ئەو بابەتەیە تکە جگەرە کێشەکان ئاگاداری تەندروستی خۆتان بن بەخوا لە زۆر مەجلیسێ مندا دەنیشم کابراایك جگەرە دەکێشێ هەر تەواوی کەش و هەوای ژوورەکە تێدەدای لەگەڵ بۆنێکی ناخۆشانی پرسیارە لەلا دروست دەبێت ئەو بۆنە ناخۆشەی جگەرە چییە دکتۆر محەممەد پێتان دەڵێ ئەمە زبل و خاشاکە پاشماوەیە تکابن لە کارتۆن دروست دەبێت زیانی تەندروستی نییە ئەمە چۆن نییە جگارە ئەگەر هەموو کوالت کۆنتترۆلەکان یامەل هەموو پێویستیەکان ویستیەکانی جیهان کە لە سەحی عالەمیدا تێدابی ئەو جلسە کاغەزەکە دەنووسێ جگارە هۆیەک لە ئەوانی کە براندن من لە دەوەی وڵات بووم لە یەک پاکت کە ئێستا ئەو بەڕێزە گوتی دەکاتە 10 لە بەریتانیا بە 18 پاوندە دەکاتە 36,000 دیناری عێراقی لێرە بە 150 دیناری عێراقیە حسای خۆت بکە ئەو نرخە بەرزێ لە چدانرا لە وڵاتان لێرەوە بۆی کەمترین ڕێژەی کێشانی هەبی ناوەکە بەکار هاتووە ناوەڕۆکەکە ناوڕۆک نییە هیچ وجودی نیە ناوەڕۆک کە ناوەڕۆکان وەرگرتێ و ناوێکیان لە وەک زۆر شت لە بەداخە لە وڵاتیمە کۆپی دەکرێتەوە ژێک لەوانەیە بەڵام بازرگانەکان بە زیرەکاتی ئەو بازرگانی کە جەنابەت گوتە زۆری هێڵی سۆریانەیە ئەوەیان ئیستیغلال نەکردووە کە مادەیەکی باش بینە ئەزانی ئەوەی ئاڵودەی نیکۆتین و هەر شتێک بێ دەی کێشی هەر شتێک نیکۆتینەکەیە بەڵێ شەڕە نیکۆتین و ئاڵودەبوونەکەیە بازرگانی پێ دەکرێت زۆر باشە دکتۆر بەرچاوڕۆنی باشت پێداین بەڵام تۆ باسی کارگەت کرد کاسبکارەکانش باسی کارگەیان کرد بازرگانەکان پێشتر کارگەمان هەبوو لە هەولێریش هەبوو کارگە ینی تقریباً پاکەتەکان جگەرەکان بران بوون تا ڕادەیەک لە زۆر شوێن کڕین و فرۆشتنی پێ دەکرا ئەوانەی جگەرە کێش بوون دەیان گوت تامیشی تەواوە یانی شان بەشانی براندەکانی جیانە ئەوەی ئێستا هەیە کارگەی فەعلین یان کارگەی دروستکردنی
براندن بە شێوەی ساخت خير هیچ حکومت به هیچ شێوەک لە شێوەکان ئەوێن بزانم وەک تعلیمات وەک کارەکانی کە وەزارەتی تجارە وەزارەتی پیشەسازیە ناتوانانی کارگەک مۆڵەتی پێ بدرێ بەوەی بێ فری براند بێ CBOB کە چ ناوێک لێ بندرێ بەرەوەی هەر براندێک لە براندانە یان هەر جگایەک لە جگارەکان دەوێت مستەجەلبی لە عالم بە تایبەتی لە کۆمپانیەکان کە سندیکای گشتیان لە بۆڵغاریا لەوێن دەرەو ناوانە تۆمار دەکرێت و خاوەنی هەیە و نەک وەک ئێرە هەر کەسێک هەستی و براندێک دروست بکرێت بە دەرەوەی یاسا هەر بۆ معلومات زۆر لە براندانی کە لە کوردستان دروست کرایە و کارش دەسەکرایە دەڵی کوردستان بە زۆر زار جێبیز بوومە دەڵێن لە ئیمارات لە دەو بەحرەکان لە تورکیا لە دەو بەحرەکان خارجی عفوم کە هەندێک جغارە داخلی هەولێر دەبی ئەسڵن بە لاوروپای دێ ئەوانەیە کەسپاهەر بوونە ئەوانە ئەو مودە زەمەنیەی کە بەکاردە لە بۆ مرۆڤ کە دیسان مەترسیدارە کە لەوێرە مەخزانەکان دەمینێتەوە نافۆشرێ مۆر دەکرێت لە تووچێژ ناکرێتەوە ئیبراهیم خەلیل و لە سنوورەکانی کە دەکرێتەوە بەڵێ بەو شێوەیە ئەو جەرجزارە چیریکە ئەو جگارانە بە قاچاق دەسڕێتەوە بە وڵاتی ما دەسڕێتەوە بۆ تورکیا بۆ ئیران و بۆ جێریکە دەڕەوە ئەوەی لە ئیماراتە جناوەت بەحس کرد ئەوەی گوتن لە تورکیا ئەوانە دەچنە دەرەوەی سنووری جیهانی دەوڵەتی ئەو وڵاتانە کەواتە لەسەر باخیرەی ئەو باخیرە کە هاتە ناو لە ناو دەریاکەتە ناو ناوچەیەک ناوچەیەکان نەکەوێتە ناو سوورەی هەوڵاتان لێن هیچ کۆنتڕۆل لەسەنیا بەداخەوانە لەوە مەیژ دەکەن. باشە دکتۆر من ئەمڕۆ لەگەڵ کۆنتڕۆلی جۆری چاودێری تەندروستی چاودێری بازرگانی ئەمڕۆ هەر لەسەر خەت بووم لەگەڵ ئەم لایەنانە چێ بەرپرسە لە مەسەلەی سەلامەتی هاوڵاتیان کەسێک دەیگوت من بەرپرسم هەموو دەگو عیدی ئەو بەشەیە ئەو بەشە تەلەفۆن بۆ دەکردێگو ناوەڵە عیدی من نییە عیدی ئەو بەشەیە هەستم بەوە دەکرد بەڕاستی چاودێری غایبە سیاری من ئەوەیە چاودێری هەیە نییە نەخێ بازرگانەکان زۆر لەوەی زیرەکترن کە بتان چاودێری بکرێن یان بازرگانەکان قوڕخکارەکان بە بەعنایەک جەنابیش باس کرد جگەرە لە کوردستان بەداخەوە قوڕخ کرایە کەوانی قوڕخشان کرد ئەوان تجارەتیان پێ دەکەن ئەوانە دەهێنن ئەوانە دەیفرۆشنەوە ئەوانی هەموو دەکەن بە شێوازێک بازرگانەکان و بە شێوازێک بوون و تۆ خەڵکیان تێگەیاندیە کەوە لەسەر مستەواکی زۆر بەرز ئەوان پشتگیری دەکەن لەسەر مستەواکی زۆر بەرزەوانە هێڵی سوورن لە بۆ وڵات لە بۆ حزبەکان لە بۆ حکومەت لە بۆ سەرکردە بەڵام من پێم وایە هیچ سەرکردەك و هیچ لا حزبەکان پێویستیان بۆینە بازرگانی بەخینی ملت بکەن کە ئەوان لە ملەتە ملەتش ئەوانیان دەوێت بەڵام بازرگانەکان زۆر وەزیرەکاتی کاری خۆیان کردی و بەڵام لە چێ لە کامدا کۆنتڕۆل مەبەستەوەی قۆڕخکاری کرا لە ڕووی بازرگانی قۆڕخکاری کرایە قۆڕخکرای کرایە ئێستا من ئەو زیرانێت جەنابەت پێگوتیە باک نووسراوە وەزیری دارایی وەزارەت هەر وەزارەتەکان ئەوانە لە حکومەت کرایە با نووسراوەکی لە بۆ هەر کەسێک لەو کەسانە بکەن بتانن چەند براندێک هینە داخلی هەولێرە بکەن ناتوانن باشە ئەگەر بێ لەسەر مەسەلەی تەندروستی ئەمانە ژەهرە بەڵکو یەک لە کاسبکاران کاکە تکایە هاوڵاتیانی بەڕێ جگارە کێشەکان ژەهرە دەیخۆن دەزانم بەشێکتان ئیدمانتان کردووە ئالوودە بوونە ناتوانن تەرکیکەن بەس ینی گوناحە خوا جارێک جەستەمان پێ بدە بە پارەی خۆمان بەویستی خۆمان ئەمە جەستەی خۆمان ژەهراوی بکەین تکایە ئاگادار بن هەر پاکەت هەوڵ بدەن نەیکێشن بە هیچ شێوەیەک بەڵام ئەگەر دەکی کێشن کاکە توتنی خۆمانەیە بەخوا لە هەمووی سەلامەترە لە هەمووی باشترە ئەوەی کە ئالوودە بووە باش ئەوە لەلایەنی تەندروستی کە زیانی سەدا هیوادارم خەڵکێک سوودی لێ ببینێ تەرکی بکە یان جگارەکە کەم بکاتەوە ئەوەندەی نەیکێشە باشە لە ڕووی داهاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت قازانج دەکا یاخود نەخێر ئەمە بۆ کەرتی تایبەتەوە هەندێک کەس پارەکە دەچێتە گیرفانی ئەوان و هاوڵاتی زەرەر دەکا و حکوومەتیش زەرەر من پێ وایە زەوی کردبا نرخی پاکێت بە هەزار دیار نەدەوە حکوومەت پێویستی بۆ داهاتینەوە داهاتەش نییە ئەوەی دیسان لە زۆر لە میدیا و لە جێکان بە حەزەکرێت کە حکوومەت پێویست پێە من دیسان دووبارە دەرێمەوە کۆنتڕۆلەکە و قازانجەکەی سەد تاسەری بۆ بازرگانەکانە بۆ حکوومەت نییە لەبەرەوە حکوومەت دەگەبی و قازانجکە وەک وڵاتانی دنیا دەبی زغارەی نەهێلی هەموو جۆرە جغارەکە بێ نەهێلی هەموو جۆرە تایپی 1 و تایپی 2 هەبێ باشە چارەسەر برادران دەڵێن کات تەواو بوو چارەسەر حکومەت خۆی کۆنتڕۆل بکە کارگەکانی حکومەت پێشتر هەیە بەکاری بێخیتەوە یان ئەو کارگانی کە لە هەولێر هەیە کۆنتڕۆلیان بکە یان نەکەولێر لە هەرێمی کوردستان هەیە کۆنتڕۆلیان بکە بە هاوبەشی لە بینی حکومەت و لە بینی ئەوەی چەند براندێک لە کوردستان دروست بکرێ و کاتی ئەم شتە کۆنتڕۆل دەکرێت داچی زیاتر دەبی و خەڵکانێکی زۆریش سودمەند دەبن خەڵکانێکی زۆریش لەو نەهامەتی کە ئێستا تێدا ڕزگار دەبی دکتۆر محەممەد علی شرۆفەکاری ئابووری زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمە باز بۆ ئێوە شیرین دەست خۆش بێت